سڵاو دکتۆر دەستخۆشی بەرنامە کەولیەکە من پرسیارێکم هەیە زۆر سپاس. بۆچی خەڵک لە مردن ئەترسێ؟ ئایا بەهۆی کردەوەکانمانە با خەڵک لە مردن ئەترسێ؟ شەی ماخامن لە سەرەتا باسم کرد بەڵام بۆ زیاتر ڕوونکردنەوە کێ ئەترسێ لە مردن؟ ئەو کەسانەی کە ئیمانیان نییە ڕۆژێکی تر هەیە ژیانەها یعنی فکرێک ئەو کەسانەی هەشە ئیمانی نییە بەس قوبوڵی حاڵەتەکەی کە دۆڵێ مردن حقیقەتێکە هەمومان نەبرین با زینگوش نەبیت و تاو کۆتایی ژیانە بەڵام من هەتا کۆتایی ژیانم هەیە با زینگ و بوونەوەش نەبێ با گیانێکی تر نەبێ بەڵام من ئیمانم هەیە کە ئەوەی کە کردومە بەشی خۆمی کردووە و دوای خۆم بەجێڵ مرۆڤایەتی سفادەی لێکە زۆر کەسێ بەو شوێ بیرەکاتەوە بەڵام چێ لە تۆقیوە لە مردن یەکەم ئەو کەسانەی کە فکری غەڵەت لە ناو مێشکانە هەیە ئەو کەسانەی کە ویژدانیان محاسبەیەک و کاری خراپەیان کردووە جا بۆ هەندێک کەسەیە چێ هەیە غەڵەت نەکە هەمومان غەڵەتەکەین بۆ هەر کەسێ غەڵەتێکی لێ بەڕێزان ئێمە غەڵەتمان کردو هەمومان غەڵەتەکەین ئەگەر هیچ غەڵەتی نەکرد بێ بەربارانی کە ئێمە بەشەرین هەمومان غەڵەتەکەین بەڵام کە غەڵەتمان کرد دووبارەی نەکەینەوە پند و عیبرەت لە غەڵەتەکانمان وەرگرین خوای گەوراڵێ 100 گوناح و 1 تۆبە خوا دەرگای تۆبەی دانەخستۆ تا ڕۆژی قیامەت لە ناحی دینیەکەەوە لە ناحی ئینسانیەکە شۆ چوار دەورەکمانە وەکو وتمان داوای لێبوردنی لێەکەین گەدن ئازادی لێەکەین یەکی خراپی بەرامبەر کردوونی مەنگۆ بیر لێ ناکەینەوە بەس ئەوانن کە لە حقیقەتی مردن تێنەگەیشتن خاتونجان یا شخصیەتیان ضعیفە یا و مناڵانن کە بە نازداری بە خێو کراون و تووشی وەسواسیە بن کەسێتیان لاوازە بۆیە ئەبێ بێینە سەر پەروەردەی دروست هەموو جارێ ئەڵێن ئەگەر کەسێ پەروەردەیەکی دروست بێ ویژدانێکی باشی بۆ دروست بوو بێ لەو دنیا تێگەیشت بێ کەسێکی ڕۆشنبیر بێ لە مردن ناترسێڵەکەی هەو بابێ چونکە ترسیان سوودی نییە هەمومان نەمرین کەس نییە نەمرێ بۆیە قوبوڵکردین بەڵام ئەوەش نییە خۆ لە ئینسانەمە نییە یەکسەر بمرێت هەمووی هۆکاری تایبەت بەخۆی هەیە ئەتوانین لە هۆکارەکان دوورکەوینەوە حتا ئەو کاتشی ئەمرین کاری چاکە بکەین من دڵنیام بەسەر ڕۆشتیشین بەسەر بەرزیە ڕۆین و زۆر ئاسایی و وەکو وتم نزیکەی چەند میلیارد 14-15 میلیارد بەشەر هەتا ئێستا مردووە خاتونجان عفو 84-86 ئامارەکان هەر یەکەو شتێکە بەڵام 84 بۆ 86 میلیارد بەشەر مردووە تقریبا 12-13 ئەوەی کە ئێستا هەیە لەبەرەوە ئەو کەسانە لە مردن نەترسن